ئاوای پیرۆزی کوردستان. ئەمڕۆ هەڵەبجە مێژوویەکی جوان بۆ خۆیان نووسێتەوە بە تایبەتتر زانکۆی هەڵەبجە بە چاودێری پرۆفیسۆر یاریدەدار دکتۆر ئارام وەزیری فەرمی باڵا و توێژینەوەی زانستی بە چاودێری پرۆفیسۆر دکتۆر مەهاباد سەرۆکی زانکۆی هەڵەبجە کۆلێژی پەروەردەی وەرزش و زانستە وەرزشیەکان لە زانکۆی هەڵەبجە ئەم شەو مێژوویەکی جوان تۆمارەکە خۆیەگرن لە یەکەمین ئۆڵۆمپیادی وەرزشی زانکۆ و پەیمانگا حکومی و تایبەتەکانی عێراق و کوردستان زیاتر لە 15 زانکۆ و پەیمانگا لەم ئۆڵۆمپیادایە بەشدارە بە یاریە جیاوازەکانەوە فوتساڵ تۆپی بالا شەتڵەنج کۆمەڵێک یاری جۆرا و جۆر مەلەوانی بەڕاستیەوە یەکەم جارە بە شێوەیەکی ئاوا بەرفراوان ئۆڵۆمپیادێکی لەو جۆرە لە سەرانسەری عێراقا بەڵێەوە بچێت ئەم ماوەیە زۆر عێراق تەواوی ستافی کۆلێژی پەروەردەی وەرزش تەواوی مامۆستاکان دەستپۆشیان لە یەکەم هەمویان تێکەوە دەست لە ناودەست هەوڵیان نا بۆ پێشکەشتنی ئەم ڕێوەڵەتمان دووبارە سپاسیانەکەم و پیرۆزە لە زانکۆی هەڵەبجە. بۆ قۆناغەکە بۆ پێوەی گەنگارانی کوردستان پێویستیان بە پەیمانگایەکی مۆدێرن هەبوو بڕوانامەی بەکالیۆرۆز لە بوارە هاوبەشەکانیان وەردەگرن. ئەم چالاکیەکی ئەجگار تایبەتە بۆ پارێزگای هەڵەبجە کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ئەم چالاکیە ئەنجام دەدرێت چالاکیە کە ئەتوانم بڵێم بۆ پارێزگای هەڵەبجە گرنگێکی ئەجگار زۆری هەیە ئەو هەموو زانکۆیە لە شوێنی جیاوازەوە هاتوون ئێرە ببینن هەڵەبجە ببین پارێزگای هەڵەبجە ببین لە هەمان کادا پارێزگای هەڵەبجەش ئەبڵم و کللتوری لە خۆی کۆکردەوە کە لە شارەکانی چیری هەرێمی کوردستانەوە هاتوون گرنگە ئێمەم جۆرە چالاکیانە بکەین پارێزگای هەڵەبجە لەو چەپەکیە دەربێنین کە پێشتر هەمیشە گلەیمانەوە بوو کە زانکۆی هەڵەبجە ناپرسێتەوە بەڵام ئێمە خۆمان خاوەنی زانکۆی هەڵەبجەین خاوەنی پارێزگای هەڵەبجەین خۆمانە بێ لەم جۆرە چالاکیانە بکەین بۆی بزۆر خەون کێشین بێتە ناو پارێزگاکەمان و بێتە ئێرە ئەمە نەک تەنها سوودی وەرزشی هەیە سوودی ئابۆدی هەیە سوودی کۆمەڵایەتی هەیە سوودی بە جۆرێک هەیە کە هەمومان واکات کارەکانمان پێکەوەی بێکاری تیم بێت تا کاری گروبێت یەکترناسی زیاتر لەلایەن وەرزشوانەکان و ئاشکردنەوەی وەرزشوانانە بە وەرزشی